خێزان بڕبڕە و پشتی کۆمەلگایە و پێکەوەبوونی خێزان و پاراستنی خێزان بابەتێکی زۆر گرنگە و زۆر دەستوێت تێوەردان هەیە بۆ ناو خێزان و زۆرێک لەو کێشە و گرفت و ئاریشان هەن کە خێزان ڕوبەڕووی دەبێتەوە پێویستە لە نێوان خۆیاندا چارەسەری بکەن. یەکێک لەو بابەتانی کە لەناو خێزانەکاندا زۆر دەبێت بە گرفت وە چەندین لێکەوتی کۆمەڵایەتی لە ژیانی تاکەکان و لە ژیانی خێزانەکاندا دەبێت با بڵین نەپاراستنی تایبەتمەندیەکانی یەکترە بەوەی کە لە خێزانەکە هەندێک تایبەتمەندی هەندێک شت کە تایبەتە بەم خێزانە لەناو ئەندامەکانیە بەرەو دەرەوە ئەڕوا کاتێک دەرەوە دەڕوا کەسانی دەوروبەر تەداخولەکە لەناو ئەم خێزانە و دەستێوەردانێک دەبێت بۆ ناو خێزان کە ڕەنگە عاقبەتی ئەم خێزانە بەرەو کێشەی گەورە بەرەو هەندێک تەداخلات کە پێویست نیە بۆ ژیانی ئەم خێزانە ببێتە گرفتێکی گەورەوە چارەسەر نەکرێەوە ئەم خێزانە بەرەو هەڵۆشانەوە و لێکترازام بچێ. ئێمە بۆی باسی تایبەتمەندیەکانی خێزان و پاراستنی خێزان بکەین. ئەمڕۆ میوانداری خات و بەدری ئیسماعیلمان کردووە بانکخواست کە لەم تەوەرە لەگەڵمانەیە. مامۆستا بەدری بەخێر پێناسەیەکی تایبەتمەندی خێزان بکەین. پسمان چی لە تایبەتمەندیەکانی خێزان کام شتانە بە تایبەتمەندی دادەنرێت؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو جەنابتان و دەستخۆشی بۆ جەنابتان بۆ خستنە ڕوێن بابەتە گرنگە دیارەوە دڵسۆزی جەنابتانە بۆ بە تەنگەوە بوونتان بۆ کۆمەلگا و بۆ خێزان و بۆ تاکی خێزان و لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دەستخۆشی ڕەهام هەیە بۆ سەربازەونەکان، هەڵبەتە ئەوان لە ئێمە زیاتر مەجوورترن و خەیریان زیاتر ئەوان لەبەرێ گەیەنەرن هەرێکە بە ئەندازی خۆی ئینشاڵڵا پشکیەوە خەیرێ دەست دەکەوێت. سەبارەت بە خێزان و بە بنماکانی خێزان، بە خصوصیاتی خێزان، بە پیرۆزی خێزان، بە ئەساسیاتی خێزان بێحیکمەت نییە خوای پەروەردگار لە 160 ئاەتی قورئانە باس لە ئەهەمیەت و گرنگی خێزانەکات. بێگومان ئێمە لەم خولەی پێنجی پەرلەمانە یاسایەکمان دەرکرد چی پێوترێ خێزان، بە کێ ئەوترێ خێزان، چەند کەس پێی دەوترێ خێزان، بە چەند کەس خێزان تەواوە بێ. ئاینی پیرۆزی ئیسلام ڕێزبەندی بۆ بابەتەکان کردووە. تەبعەن لە دایک و باوک و داپیر و باپیر و خوشک و براو هەتا دوای پێک دێ. بە پێی یاسای ئەحوالی شەخسی برایەک لەگەڵ برایەک بە خێزان ئەژمارەکرێ، خوشکێک لەگەڵ خوشکێکە بە خێزان ئەژمارەکرێ، خوشک و برایەک وە پێچەوانەکەشی بە هەمان شێوە. بۆیە ئەگەر بۆ نمونە ماڵێک لانەیەک بۆ نمونە دوو کەس لە خێزانێکدا ژیانیان تێدا بەسەر برواتەوە پێوترێ خێزان. من ئەڵێم خێزان ئەو هێلانە گرنگەیە، ئەو قسوسیاتە گرنگەیە، ئەو شوێنە چۆنەڵی پارێزراوە گرنگەیە کە تاکی خێزان دەتوانێت تیایدا ژیان بکەوە قسوسیاتەکانی پارێزرا بێ و مەکانەتی پارێزراو بێ. خێزان گەورەیە بۆیە خوای پەروەردگار لە 160 ئاەتی قورئانە باسی لێوە دەکات، بەڵام بەداخەوە زۆرێک ئەهەمیەت و گرنگی ئەو پیرۆزیە نازانن، ئەو بەهایە نازانن، ئەو گەورەیە نازانن. کاتێک خێزان تۆکمە بوو، پێکەوەی هەبوو، یەک تێگەیشتنی هەبوو، باگراوندێکی دینی هەبوو، قوربانیان لەبین یەکتریدا هەبوو، ڕێز و حرمەت و خۆشەویستی هەبوو، پاراستنی قسوسیاتەکانە بوو، ئەو خێزانە بە تۆکمەی دەمێنێتەوە، پارێزراو دەبێت و پارێزبەندی بۆ دروست دەکرێت لەلایەن تاکەکانی ئەو خێزانەوە. پشکی شێریش بە سەرە گەورەکانەکەوێ. من هەتوانم بڵێم داپیر لەگەڵ باپیر، ئەگەر داپیر و باپیر ئەساسێکی جوان دابڕێژن بۆ تۆکمەی ومانەوەی ئەو خێزانە و پاراستنی ئەو خێزانە، پارێزگاری لەو خێزانە، ئۆتۆماتیکی ئەم ڕێز و احترام و خۆشەویستی و پەروەردەی و پێکەوە بوون و قوربانیدان و لێک تێگەیشتنە شۆڕە بێتەوە بۆ کۆی ئەندامانی خێزان. ئیتر بۆ نمونە بووکە یا کچە یا کوڕایە هەتا هەر ئەندامێکی خێزانەکە دەگرێتەوە، پاشان دێ بۆ دایک و باوک و بۆ خوشک و برا گەورەکان و پاشان شۆڕ دەبێتەوە بۆ کۆی ئەندامانی ئەو خێزانە. ئەگەر ئەساسێک لە هەر خێزانێکە ئەساسێکی لێک تێگەیشتن، ڕۆشنبیری، ئاین دۆستی، ئاین پەروەری و جێبەجێکاری دەقە قورئانیەکان بێ، ئەو خێزانە لە چڵەپۆپەدا دەبێت، ئەو خێزانە پارێزراو دەبێت، ئەو خێزانە خێزانێک دەبێت کە پشتی پێبسپێری، خێزانێک دەبێت کە کۆمەلگا لە دەستی و ئەمینی لە دەستی ئەمین و ئارام و ئاسوورەیە. و ئەو خێزانە کاتێک کچەکەی دەدات بە خێزانێکی تر خێزانێکی سەرکەوتو پێک دەهێنێ و پێچەوانەکەشی کاتێک
کوڕەکەی ژیانی هاوسەری لەگەڵ کەسێکی تراپێک دەهێنێ خێزانێکی تری لێ دەکەوێتەوە دەبنە خێزانێکی سەرکەوتو بۆیە باگراوەندە دینیەکە گرنگە کاتێک ئێمە بە پێوەرە شەرعیەکان کار بکەین احتیفاظ بە ئاەتە قورئانیەکان و سونەتە بەرز و پیرۆزەکانی پێغەمبەری سەرۆرمانەوە بکەن عەلەیهی سەڵات وەسەلام کە زۆرێک باز لە قوربانیدان و ڕێز لێگرتن و پێکەوە بوون و چەند فەرمودەی دڵڕفێنیش هەیە بۆیە خێزان گرنگە گەورەیە پیرۆزە دەبێت تاکەکان بیپارێزن تاکەکانی خێزان و تایبەتی کوڕ و کچە گەنجەکان بزانن کە ئەو ماڵ و لانە ئارامەی کە خوای گەورە بۆ ئەوانی مسەخەر کردو و پێی بەخشیون گەورەیە ئەمانەتە پیرۆزە دەستکەوتێکی گەورەیە ئێمە ئەگەر بێت و سیرێکی وڵاتانی ڕۆژ ئاوا بکەین ئەو کەسانی کە ژیانیان هەڵوەشاوتە زۆر کە خێزانیان نیە بنەمای خێزانیان نییە ئەساسێکیانێ دایک و باوکەکان چۆنەڵی حرامن مناڵەکان نازانی لە کێ بوون هەریەکان ژیانێکی پەرتەوازە ئەکەن بۆیە قورئانی پیرۆز جەخەلەوە دەکات و ئێمەش دەبێ وەکو کەسانێکی ئیماندار و ئایندۆست پارێزگاری لەو بەها پیرۆزە بکەین کە خێزانە. زۆر باشەوە مستەفا بەدریا ئەو تایبەتمەندیانی کە پێویستە تەنها لە چوارچێوەی خێزانەکەماندا بیهێڵین و نێڵین تەنانەت دایکان و باوکان نێڵن خوشک و براکانیشیان پێیان بزانێت چین ئەو تایبەتمەندیانە خۆیان لە چی ئاگرێتەوە. خۆی گرفتە گەورەکە لێرەدایە کە بەردەوام کەسی سێم ڕۆڵێکی زۆر سلبیە بینێ. ئێمە سنتەرێکی ڕاویشکاری خێزانیمان هەیە خات و هۆنیا وەکو توێژەرێکی کۆمەڵاتی لەویا ئەندامە ئاگاداری ئەو کەیس و ڕووداوانەی ڕۆژ و شەو و هەفتە و مانگانە هەیە کە دێنە لامان زۆرێک لەو کەیسانە چۆنەڵی ناخەژێنن تاقە پڕۆکێنن بەڕاستی کابوسن. تایبەتمەندیەکان گرنگن بە نمونە لە بینی ژن و مێردا کۆمەڵێک قسوسیات هەیە باشە قسوسیاتەکان جارێ لە ڕوانگە شەرعیەکەوە بۆ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئیعاز ئەدا هەڕەشە دەکا لەو ئافرەتەی کە نەهێنی هاوسەرەکەی دەدرکێنێ وە پێچەوانەکە شێتی بابە تەنها هێرشەکە بۆ ئافرەتان نەبێ ئەگەر پیاوێک مەجلیسەکەی بە قسوسیاتی خێزانەکەی و سوکایەتی پێکردن بە خێزانەکەی و ئەسرار ئاشکراکردنی خێزانەکەی بڕازێنێتەوە ئەوە بەرهەڕەشی ئەو فەرمودە دەکەوێت و ئافرەتێکیش کەوا ڕاهات بێ کە بە بەردەوامی زەمبی هاوسەرەکەی بکە ئەی بۆ ئاری هەڵماڵێ بەو بە شەش کوور نەبێت کە خوای پەروەردگار پێی بەخشێ و بەرهەڕەشەکەی پێغەمبەری ئەکرەم دەکەوێت عەلەیهی سەڵات وەسەلام کە پەیامی خوایشمان هەیە و پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام باس بە لە یەکفوڕنە العەشیرەکە با بزانین ئەم یەکفوڕنە العەشیرە لە چیەوە هاتووە فەرمووی ئافرەتان کوفرانە بژێرن ناشکوریکەرن پرسیاریان کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کوفرانە بە دین فەرمووی نا کوفرانە بە هاوسەرەکانیان چۆن بە نمونە گەر ژن و مێردێک بێکەوە ژیانی هاوسەری چەند ساڵان پێکەوەیە چەتر یەکترین حیا حرمەتی یەکترین مەوان بۆ یەکتری متعە بە یەکتری دەبەخشن پێکەوە ژیانەکەن خۆشی و ناخۆشیەکانیان بەڕێ دەکەن کۆمەڵێک فلتەر بەڕێ دەکەن پیاوێک قوربانێکی زۆری بۆ هاوسەرەکەی یاوە بەڵام کاتێک کە ناڕەحەتێکی بینی ئینەیەکی تێکەوت ئەڵێ قەت خێر و خۆشی و ژیانێکی خۆشم لە تۆ نەبینی ئەمە دەبێتە هۆکارێک بۆی کە تووشی ئەم ناشکوریە بێ و چاکەکانی بیرەچێتەوە جاری وایە پێچەوانەکەشی هەڕاستە ژنێک قوربانی دەدا شەو نەخۆنی دەکا هاوشانی پیاوەکەی کار دەکا مناڵ پەروەردە ئەکا ناموسی دەپارێزێ ماڵ و خێزانی بۆ ڕاگرتووە بەڵام لە بەرامبەریدا تێکی ئەشکێنێ ئیتر بە هەر هەنگاوێکی خەتە و هەڵە بێ ئەمەش لێرەدا هۆکارە بۆ ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان یا پیاوەکە هۆکارە بۆ ئەوە یا ژنەکە پێ نازانێ یا پێچەوانەکەی بۆیە ئەو قسوسیاتانە گرنگن پارێزراون لە بینی ژن و مێردا بوون و نەبوون حتا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام زۆر جەخت لەوە دەکاتەوە پێویست ناکە هەندێک قسوسیات و تایبەتمەندی لە کۆی ژیانی مرۆڤەکان بۆ ئەزیزترین کەست ئاشکرا بکەیت ژیانی خێزانداری ژیانی پرۆسە هاوسەرگیریەکە کەوە هەرهێڵی سوور ئاشکراکردنی بەداخەوە زۆرێک لە ناڕۆشنبیری ژنان و پیاوان ئەو بابەتە بە عەلەنی لە کۆمەڵگە و مەجلیسەکانە باشکرا دەکەن کەمە نعلەتی لەسرە جگەلەوە ئەوە کەیترەوە هێڵی سوورە هەندی قسوسیات هەیە بە نمونە پیاوێک ڕێز لە ژنەکەی دەگرێ کاتێک ژنەکە لە مەجلیسێکە باسی کرد کێشێک کۆمەڵاتی لێکەوتەڵێ بۆ شوبراکەم وایە و تۆوانی یا بۆ فڵان خزم وایە و تۆوانی یا بۆ فڵان هاوڕێ دوایە و تۆوانی
لە هەندێک بۆ نمونە پێداویستی ماڵە حاجەی ماڵە چوونە دەرەوە بە نمونە خواردنگەیەک بە نمونە ئێوارە خوانێک بۆ چوونە دەرەوەیەک بۆ سەیرانگایەک بۆ دۆ درمەخانەیەک بۆ شتێک لەم بابەتانە ڕۆیشت پێویست ناکە ئەم بابەتانە بەڕای من پۆز بکرێ سناپی لەسەر بکرێ لە لای کەس و کارباز بکرێ بە نمونە پێدەچێ هەندێک لەوانە بارودۆخی داراییان نەگونجێ هەندێک لەوانە طبیعەتی هاوسەرەکەی نەهێنێ هەندێکی تر لەوانە خێزانی لەگەڵ هاوسەرەکەیدانە ڕۆ طبیعەت و بنیوا بێ تااقەتی نەبێ بچێتە دەرەجاری ئەمانە سەر هەڵەدا بۆ کێشە قوڵ و گەورە و ئەوەکان کە دەستیان لە بنی هەمبانەکە دەرەچێ و خێزانیان چۆنڵی دەرزی تێکێ بەرە و سەرهەڵدانی کێشە دەست پێ دەکە لە پەروەردەی مناڵ لە عەدەدی مناڵ لە ژیانی مناڵ لە دەرەجەی مناڵ لە خوێندنی مناڵ لە ئامی ژیانی خێزانی لە جلوبەرگی لە هەموو ئەوانەی مەفروزە احتیفاظکەی جاری وا لە شتێکی جزئی و بەسیتەوە کێشە دروست دەبێ بۆیە تایبەتمەندیەکانی خۆت ئەزانی چی پێویست ناکە ئەوەی کە بۆ خۆتە پێویست ناکە بەرامبەرکە بزانە چی کاری مەکە ڕاوی مەکە بۆ کەسی بەرامبەرت ئەگەر ئەزیزترین کەست بێ جاری وایە دایکە بە جۆرەك لە جۆرەکان غیری لە کچەکەی کردوبەکەی ئیسلامانە جاری وایە خوشکە غیری لە خوشکەکەی کردووە برا لە برا ئێمە یوسف پێغەمبەر عەلەیهی سەلام جوانترین بەڵگەیە لە لامانەوە نەسی قورئانی و بەلاغی قورئانیە بۆیە هەندێک خصوصیات و تایبەتمەندی هەیە دەبێت بە کتمانی بمێنێتەوە بۆ پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من حسن ئیسلام المرء تركه ما لا یعنی خۆت لە شتێک هەڵمە قورتێنە کە پەیوەندی بە تۆ نەبێ ئەم حەدیسە جێبەجێ بکەین نا بەرامبەرەکە تووشی تاوانەکەی نەخۆ تووشی تاوانەبی زۆر گرنگە ئەوەی کە تۆ پەیوەندی بە تۆ نیە بەرامبەرەکە دیحراج مەکە پرسیاری لێمەکە ئێمەش سڕەکان بۆ بەرامبەرمان ئاشکرانەکەی مامۆستا بەدری هۆکار چییە کە ئێمە تایبەتمەندیەکانی خێزان دەبینە جەرەوە ئایا ئەمە خەلە لێک نییە لەناو خێزانەکەیە هەبێ دواتر ئەم کەسە پەنا بەرێتە بەر ئەوەی کە ئەم تایبەتمەندیانە پەخشکا بۆ کەسانی تر و دەستێوەردانی تر هەبێت مامۆستاوەنیا من یەکەم شت ئەگەڕێمەوە ئەیگەڕمەوە بۆ ناڕۆشنبیری تاکەکانی خێزان وا جێبەجێ نەکردنی دیسانەوە پێوەری شەرعی و ئەو ئیلتیزاماتە دینیەی کە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئێمەی داناوە کە نەسی قورئان هەیە کە فەرمودەکانی سەرۆرمان هەیە عەلەیهی سەڵات وسەلام دەبێت پارێزگاری لە خصوصیەتەکان بکەین تاکەکان ڕۆشنبیریەکیانێ بەرامبەر بە ژیانی خێزانی ئێمە لە سەردەمی لاویدا کاتێک گەنجێک دەچوە قۆناغی هاوسەرگیریەوە خولێکمان بۆ دەکردنەوە ناومان نابوو خولی ماڵداری باشە بە کۆمەڵێک فلتەرە ئەو خولەمان ئەوە ئەکرد با ئەم گەنجە فێر ببێ ئەم کوڕە هەستی بەرپرسیارەتی تیابێ ڕقابەی ماڵە مەسئولی ماڵە بەرپرسە لە ئاس پەروەردە و خێزان پەروەردەی ماڵداری بەس چێژلێنان و پارە پیاکردنێنی بۆ پیا بەداخەوە ئێمە ماڵداریکردن طبعا تەنها یەک لە ناگرێتەوە ڕوومان دەکردە پیاوان بۆی ئەرکی سەرشانی بزانێ وەزیفەکەی بزانێ کە خوای پەروەردگار بە وەلی نەفەقەی لەسەر ئەوە کردووە وەلی ئەمری ماڵە سەرگەورەی ماڵە سەرکردەی ماڵە نابێ بێستەم بە ئەم دەسەڵاتە بکە کە بێ هاوسەنگ بێ پەروەردەی خێزان کە پەروەردەی مناڵکە و منەت نەکا و کەسابەتی حەڵالیان بۆ پەیاکە و بزانێت چۆن ئەلەو ژیانە وەربگرێ و دڵی ماڵ و مناڵی خۆشکە خێزانێکیش دەبێ بزانێ ئەرکی چییە لەگەڵ ئەوەی کە مافی هەیە ئاینی پیرۆزی ئیسلام مافی بۆ دەستەبەر کردو خاتوونی ماڵ بێ سوڵتانی ماڵ بێ ڕێز لێ گیراو بێ نەفەقەی پێ بدرێ خزمەت بکرێ لە زۆر حاڵەتە تەنانەت بۆ نمونەوە قۆناغی حمل و قۆناغی شیردان و قۆناغی تر ئاینی پیرۆزی ئیسلام نەفەقە پێدان زیادەکا لەو قۆناغەدا و حتا ئیسلام و مافی پێداوە ئیشکەریشی بۆ ئەو بکرێ بۆیە ئەرکەکەی ئەبێ بزانێت چێ دایکە هاوسەرە پەروەردەکارە ڕاگری ماڵە تەنزیفاتی ماڵە قسوسیاتی ماڵە دڵخۆشکردنی هاوسەر و مناڵەکانێتی ئەمە گرنگە ئەگەر ئافرەت ئەو وەعێت و ڕۆشنبیری هەبوو زانی ئەرکی چییە و مافی چییە هەستی بەرپرسیارەتی هەبوو بە پەروەردەی ماڵ و مناڵی هەستا حەق و مافی هاوسەرەکەی جێبەجێ کرد هەستی بە ڕقابەتی خوا کرد قسەی بە گوێی بە قسەی دەوروبەر نەدا تەئسیری دەرەوە لەسەری نەبوو کارتێکەر بوو کارتێکراو نەبوو ئەوە دەبێتە کەسانێکی سەرکەوت و ئەمانە هۆکارن کە بەشێکی پێوەری شەرعیان نییە و بەشێکی تەنانە دەڵێم چۆنەڵی چۆنەڵی ئیمان کاڵی کە ئینسان تۆزێک ئیمانی بەرەو کرچ و کاڵی دەڕوا بەرەو ئەوڕۆ بەڵام کە ئیمانت لە چڵەپۆپۆ دامەزراویدا بوو لە عیبادەت تا هاوسەنگ بووی
هەموو سبحان الله کە پەیوەندیەکەت لە بینی خی پەروەردگارە بەهێز بوو ئۆتۆماتیکی ژیانی خێزانیشت ئارام ئاسوودا خۆشبەخت بەرەکەتدار و بەختەوەرە بێت. مۆساییان ئەماژە بۆکە کە خێزانە بێ خۆیان بزانن چ تایبەتمەندیەک نەبەنێتەوە بام لە چ کاتێکدا پێویست ئەکات ئێمە تایبەتمەندیەکی خێزانێک بیبینە لای کەسی سێم. ژیانی هاوسەرداری و ژیانی خێزانداری لە سەروەرمانەوە کە هاتووە بۆ ئێمە بێکێشە نەبووە. هیچ کاتێک نابێ ژیانی هاوسەرداری واوێنا بکە ڕێکلامێکە واوێنای بکەی بۆ نمونە ها ئەفلامێکی کۆمەڵایەتیە بینی گەنجێک ژیانی تەعەلوقی خۆی دەبەستێ بۆ فلیمەوە پێ دەچێ منیش لە ژیانی هاوسەریمە ئاوا بم یا ڕێکلامێکە بینێ کلیکێکەکا بە پلاکێک هەچی ئەساسیات و ممتەلەکات و خۆشیەکان و جوانیەکانە بۆی دەستە بەرەبێ ئەوە نییە بۆیە ژیان کێشەیتیایە تەقەوڕەقەیتی ئەکەوێ ناڕەحەتی تایە بەرکەوتنی تایە دڵشکانی تایە بوون و نەبوونی تایە هەوراز و نشێوی تایە بەڕاستی دڵشکانی تایە ئازاری دەرونی تایە ماندووبوونی جەستەیی تایە ژیانی خێزانداری هەروە ئاسان نییە بۆیە ئەو خەیرە گەورە ئەو سەوابە گەورەی هەیە دایک بوون نازناوێکی جوانە هەروە ئاسان نیە باوک بوونیش بە هەمان شێوە پیرۆستترین ناوە هەروە ئاسان نییە و کاتێک دەبنە بەرهەمێنی ئینتاجی کۆمەڵێک مناڵ ئەوەش هەروە سانە ئاسانیە کاتێک کە وەکووتم ژیان بەبێ کێشە و گرفت نابێ کێشەیەک لە بینی ژن و مێردێکدا سەری هەڵدا لە خێزانێکدا سەری هەڵدا عەقڵانە ژیرانە ژنەکە بۆ پیاوەکە تەنازول کە پیاوەکەش بە هەمان شێوە قوربانی بدا و بە هەردوو لا بۆ یەکتر تەفاهومیان هەبێ و تەنازول بکەن و تەوقێتێکی گونجاو هەڵبژێرن و خاڵەکان ئاڵ و گۆڕ بکەن و گرفتەکان بۆ یەکتری بخەنە ڕوو ئەگەر چارەسەر کرا ئەگەر لە حاڵەتێکا چارەسەر نەکرا بەڕای من بە هیچ جۆرێک نەگاتە دایک باوک خۆشک برە لەبەر ئەوەی کاتێک ئەو ژن و مێردە نیزاعێکەکەوێتە بینیانەوە ئەم ئەسرار و نەهێنی و قسوسیات و بەرکەوتن و قسەی بەرز و نزم و ئینفیعال و تووڕەبوون و تەنانە جاری وایە بە ئازاری جەستەیشی بەرەکەوێ گەیش بە دڵی کە سوکار ئەبێتە خاڵێکی ڕەش لەسەر دڵیانە و بەعاتفیش بڕیاری لەسەرێن لەبەرەوەی کەسی خۆیان دڵیان ها ناڕەحەتە بێ پێ ئاسەوار جێ ئەهێڵێ بەتەکید عاتفیانە بڕیارەدەن هەر دایک و باوکەی تەحمل ناکات هەمان ڕۆژەکاتە دادگا و سکاڵا تۆمارەکە و تەبلیغەتی بۆ لایانی بەرامبەر جاری وایە کچ هەروایە و کوڕ هەروایە بۆیە وەسێتم بۆ ژن و مێردەکان و ئەو گەنجانی کە تازە ژیانی هاوسەری پێگەێنن و ئەوانەی لە تەمەنی ئێمەدان ئەوانەی سەر و تەمەنی ئێمەوەن زۆر گرنگە ئەو قسوسیاتانە ئەو کێشە و گرفتانی کە لە بینی ژن و مێردا ڕۆدا نەگا بە دایک و باوک و خوشک و برا بۆ لەبەر ئەوەی کاتێک معالەجەی کێشەکە کرا ئەوان بەیەک ئەگەنەوە لە ئەو ژیانی خۆیانان خاڵن ڕەشەکە لای دایک و باوک ماوەتەوە لای خوشک و براکان ماوەتەوە بەڵام کەسی سیقا خوشکی ئیماندار برای ئیماندار زانایەکی سیقەی ئیماندار و ئاینی ڕاوێژکارێکی خێزانی توێژەرێکی کۆمەڵایەتی و دەرونی بەنداکە بەرپرسی ڕاوێژکاری سنتەرێکی خێزانی و مامەستا هۆنیاشتیا ئەندامە ئێمە ئەو دەرگایەمان واڵایە بۆ ئەو کەسانە زۆر کەسانی وەک ئێمە و ئەمثالی ئێمەش خۆبەخشانە خواویستانە قیامەتویستانە و خۆنەویستانە شانە دەنە بەرەو کارە ئەیکەن بۆ ئاشتەوایی خێزان بۆ بەیەگەیشتنەوەی خێزان بۆ هەڵنەوەشانەوەی خێزان بۆ وشیاری خێزان بۆیە ئێمە دەرگامان ئاوەڵە ئەتوانن بیگەیەنن بە ئەوان تا کێشەکانیان بۆ چارەسەرکەی زۆرێک لە کێشەکان لە لێواری تەلاقا لە لێواری مەرگا لە لێواری خۆکشتنە لە لێواری زۆر حاڵەتی نەئاساییە گەیاندومانەوە بە یەک بۆیە باشترە کەسێکی سیقە و ڕۆشن بیر ناڵێم ئێمە بەڵام جاری وایە هاوڕێیەکت زۆر سیقەت لەسەرێتی و ئاین دۆستە و وشیارە بە کۆمەڵێک خاڵ جاری وایە لە بەرامبەرەکەت بە وشەیەک عیبرەت وەرەگری باشتر وایە خۆت چارەسەریکەی لەگەڵ هاوسەرەکەتدا ئەگەر نەکرا ئەو کەسە نزیکانی کە ئاین دۆستن و بە پێوەری شەرعی کارەکەن ئاخر کار ئاخر هەنگاو بە شێوەیەکی هادئیانە بگا بە کەس و کار و دایک و باوک و خوشک و برا ئەخیرەن کە پێ بەجەرگی خۆمانانین بڕۆ تا دادگا ئومێ دەکەین هیچ خێزانێک ڕوو لەو دادگایانەکە و هەمیشە خێزانەکانمان ئارام و ئاسوودە و لێک دەگەیشت و چات گرنگە لە کاتی جیابوونەوە شاگەر خێزانێک جیابۆیەوە هەر ئەو تایبەتمەندیانە پارێزێت چونکە ڕاستە لەو کەسە جیابوتە بە زەمانە ئەوە نییە کە کەسی بەرامبەری بشکێنێتەوە مامۆستا بەدری
من ئەمە بکەمە کۆتا پرسیار زۆر گرنگە باس لەوە بکەین ئێستا بەهۆی دنیای سوۆشیال میدیاوە خێزانەکان درگان واڵایە هەموو کەسێک تایبەتمەندیەکانی خێزانە بین ئەمە ژوای کردو چاولێکەریەکی زۆر هەبێ بۆی کە من ئەو تایبەتمەندیانم هەبێت کە لە خێزانێکی ترایە ڕەنگە ئەو کەسە بەشێکی ژیانی بۆ من پەخش بکە من پێم وا بە ئیترەوە هەموو ژیانی ئەوە بمێ هەموو ئەو شتانە بەدەستبێنم کە ئەو هەیەی تا چەندێک گرنگە ئێمە چاولێکەریمان نەبێەوە ژیانی خۆم بە شکست خواردن نەبینم لە بەرەوەی وەکو ژیانی کەسێکی تر نییە بینم. مامۆستا هۆنیە بەراوردکاری دەردێکی کوشندەیە ئەم ئیلەتە لە ناو ئێمەدا زۆر باوە بەراوردکاری لە بینی ژنێک بۆ ژنێک پیاوێک بۆ پیاوێک مناڵێک بۆ مناڵێک ماڵەکەم بۆ ماڵەکەی داوەتەکەم بۆ داوەتەکەی سەفرەکەم لەگەڵ سەفرەکەی جلوبەرگم لەگەڵ جلوبەرگی داهات و موچەم لەگەڵ ئەویە پێوەری خۆت لەگەڵ یەکێکی ترە هەرگیز بەراورد مەکە. خوای گەورە بە جۆرێک ژیانی بۆ من سەخەر کردووە هاوسەرم مناڵم ژیانم جۆری سارەکەم موچەکەم جلوبەرگم خێزانم ئەمە خۆ ئەوەندەی بە من داوە ناکرێ من بە جۆرێک لە جۆرەکان چاولێکەر بم لە بەرامبەرەکەم یەکێک سناپێکە کاتەوە پێی دەچێت وەکو جەنابەت فەرموو تەمثیلێک بێ تۆ نازانی لە ناخی ئەم کەسەدا چی خۆی حەشارداوە جاری وایە تەمثیلێکەکە بە سناپێک بە قسوسیاتێک بە خۆشی و متعەیەکی خۆی کە لە ئەکاونتەکە خۆی دایئەنێ یا بە جۆرێک لە جۆرەکان لەو بابەتە چۆنەڵە ئەلکترۆنیاتانی کە بەداخەوە زۆرێک لە خێزانەکانی بەرباد کردووە کە ئەمە هێڵی سوورە بەڕاستی من هیچ کاتێکەوە بە زەڕوور نازانم مناڵێکت نمرە ئەهێنێ پێویست ناکات لە تەمە لە هەر تەمەنێکا بێ ئەمە دەیبێ ئەلام لە بەرەوەی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات و سەلامە فەرمێ چاوەزار حەسادەت ئاژەڵ احترامەن بە پێوە دەکاتە ناو مەنجەڵ مرۆڤ بە پێوە دەکاتە ناو گۆڕ سەروەرمان بۆ ئەم فەرموودەیەمان پێڵێ حکمتێکی تێدایە بۆ من ئەم قسوسیاتە کە لە چوارچێوەی ماڵەکەی خۆمایە کەس نەهاتو ئیجبارم بکە پرسیارم لێ بکە ئەمە ئاشکرا بکەم خوا پێ دەفەرمێ مناڵەکەت پەروەردەکە ئاین دۆستیکە ئاین داریکە ئەوە لێ بکە ئەوە بەم کۆمەڵە فەرمانە خوایەکە جێبەجێ بکە و لەگەڵ خوایە پەیوەندی خۆت ڕێک و پێویست ناکە بۆ خەڵک بژی هاوسەنگە بم ڕێزی خەڵک دەگرم ستەم ناکەم ڕقم لە کەس نابێ حەسادەتیان بەرامبەر دەنابڕم پێویستیش ناکە قسوسیاتەکان ئاشکراکەم ئیتر لە نمرەیەکەوە لە چوونە دەرەوەیەکەوە لە دەعوەتێکەوە لە هەر قسوسیاتێکەوە بۆ خەڵکت ئاشکرا کرد لە چاوی بەرامبەرت بترسە پێویست ناکان بابەتانە بە جۆرە جۆرەکان بخرێتە ڕوو بابەتی چاولێکەریش بەڕاستی ئینسانەکان بەرەو داڕوخان دەبە هەر ئینسانێک بیەوێت چاو لە کەسی بەرامبەری بکە و پێی بگاتەوە و مسابقەی بکە لە هەندێک شتی دنیایی و نەفسی ئەوە ئەپسێ تووشی مەلە لەبێ بەڵام مسابقە لە ئیمان و تەقوا و حیفز و عیلم و سەقافەت و ئەوانە ڕێگە پێدراوە بەڵام لە باقیاتەکەی تر بەخوا ئەپسێ و دەبێتە کەسێکی ناسەرکەوت و تووشی مەلە لەبێت لە نیوەی ڕێگادا جێ دەمێنێت دەستخۆش بێت زۆر سپاس بانخواز بەدرێ ئیسماعیل کالم تۆر لەگەڵمانە سپاس بۆ جەنابیشتان هیوای سەرکەوتنی هەمیشەیتان بۆ دەخوازم.